مەجلیسی تەشریعی و تەنفیزی لە هەولێر ڕەشماڵەکەی حکوومەتی بەعس شوێنی نیشتەجێبوونی کۆچەریەکان بەستراوەتەوە بە دەمی ئاژەڵەکانیانەوە لە هەرکوێ مێرگێکی سەوز بوونی هەبێت ڕەشماڵی لێ هەڵدەدەن. کوردستان ئەو مێرگە سەوزە سنووریە دەوڵەمەندە بوو کە نەدەگونجا ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق و لە نیویشیاندا بەعس چاوپۆشی لێ بکەن و ڕەشماڵی دەسەڵاتی تیادا هەڵمەدەن. ساڵی 1970 ڕژێمی بەعس بە لێکتێگەیشتن لەگەڵ سەرکردایەتی شۆڕشی کورد بەیاننامەیەکیان ڕاگەیاند کە بە بەیاننامەی 11 ئازار ناسراوە و تیایدا مافی ئۆتۆنۆمی خودموختاری درا بە کوردەکان. ڕاگەیاندنەکە دەبوو لە ماوەی 4 ساڵدا تەواوی خاڵەکانی جێبەجێ بکرێت، بەڵام زوو ئەو ڕێکەوتن نامەیەش لەبار چوو. چەشنی شێرە بەفری نەتوایەوە و بەعس بە هەمان فەلسەفەی خۆی درێژەی بەکارەکانیدا. ساڵی 1974 شاری قەڵاتزە لە ئەسنووری پشدەر بۆمباران دەکرێت و لە پاڵ کوشتنی ژمارەیەکی زۆر لە خەڵک زانکۆی سلێمانیش بە ئامانج دەگیرێ کە ئەو کاتە گواسترابەوە بۆ ئەو شارۆچکەیە. دواتر هێرشەکان ناوەستێت و لە زۆربەی ناوچەکانی تر هەمان هەڵمەت درێژەی دەبێت و شۆڕشی چەکداری سەر هەڵدەداتەوە تا لە کۆتاییدا ڕێکەوتنامەی جەزائیری بەدوادادێت. سەرکردایەتی شۆڕش ئەو کاتە بڕیاری چەکدانان دەدات و کۆتایی خەبات ڕادەگەیەنێ بەعس بۆ ڕاکێشانی سۆزی کورد و بەلاڕێدابردننی چاوی جیهان لە ئەسنووری ناوچەی ئۆتۆنۆمی کوردستان کە لای عێراق ناسرا بوو بە شیمال دەستگایەک بۆ ئیدارەدان بەناوی دەستگای تەشریعی و تەنفیزی تایبەت بە کوردستانی عێراق دادەمەزرێنێت. لێرە بەدواوە بەعس بۆ هەر کارێک مەبەستی بواە لە ڕێگەی ئەو ئەنجومەنەوە یاسای بۆ دەردەکرد، واتە هەر بڕیارێکی حیزب لەو مەجلیسەدا بەرگی یاسایی بەبەردا دەکرا. چۆنیەتی هەڵبژاردننی ئەنجومەنەکە سەرجەم ئەندامانی ئەنجومەن دەبوو بە فلتەری بەعسدا ڕەت ببن و لەناو فەلسەفەی بەعسیزما توا بنەوە. بۆ ئەو مەبەستە هەڵبژاردنێکی ڕۆتینی ئەنجام دەدرا و خەڵک ناچار دەکرات بچێت بۆ دەنگدان. ئەو بڕیاری لە بەغدا لەلایەن سەرکردایەتی بەعس سەدام حوسێن دەردەچوو. هەمان ئەو بڕیارە لەو ئەنجومەنەدا دەکرا بە یاسا و بەسەر خەڵکدا جێبەجێ دەکرا بۆ پاڵپشتی لە دەوڵەتانی عەرەبی لە هەشتاکان و زۆر جاریش بۆ پاڵپشتی لە بڕیارەکانی بەعس گربوونەوەی خەڵک بە ناچاری ڕێک دەخرا و زانکۆکان لەو ملکەچ پێکردنە بۆ بەشداری پشکی شێریان بەردەکەوت. ڕژێمی بەعس بۆ نیشاندانی دەنگدانی ئەنجومەنەکە تا کۆدەنگی هەبێت و شەرعیەتی بڕیارەکەی نیشانی ڕای ناوخۆ و جیهان بدات پارەیەکی زۆری تەرخان کرد و بەخشی بە ئەندامەکە. زۆرێک لە ئەندامانی مەجلیسی تەشریع و تەنفیزی شارەزایەکی ئەوتۆیان لا یاسادا نەبوو، بەڵام فەلسەفەی بەعس و پارە هەمویانی گەیاند بۆ ئاستێک کە بڵێن سەمیعنا و ئەطەعنا، واتە بیستمان و جێبەجێمان کرد. ئەو ئەنجومەنە دەیان بڕیاری کوشتن و لە سێدارەدان و گول لە بارانکردنی تێدا دەرکرا لەپاڵ بڕیاری بە زۆر چۆڵکردنی هەزاران دێهات و لادێ بە پاساوی شەڕی سنووری. مەجلیسەکە لە کارکردن بەردەوام بوو تا ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 خەڵکی هەولێر بە هاوکاری پێشمەرگە توانیان دەست بەسەر ئەنجومەنەکەدا بگرن. لە هەڵبژاردننی یەکەمی هەرێمی کوردستان لە ساڵی 1992 هەمان بینای ئەنجومەنەکە کرا بە پەرلەمانی کوردستان.